پشتیوانی خۆمان بۆ ئەم هەڵمەتە ڕاگەیاندووە دام و دەستگا تەندروستیەکان دەبێت زانکردنی خەڵک شتێکی خراپە. ئەم ڕاستیما بە بۆنەی کۆتایی هاتنی قۆناغی یەکەمی هەڵمەتەکەمانەوەیە، هەڵمەتی شکۆپارێزی، هەڵمەتی هۆشیاری پاراستنی نهێنی چارەویستان کە تێیدا تیشکمان خستۆتە سەر ئەو پیشەکارە بەڕێزانەی کە کاتێک دێنە سەر سۆشیەل میدیا، کاتێک دێنە سەر تیڤیەکان بە ئاشکرا ورد و دریشتی ئەو دۆسیانە ئەو کەیسانی کە لە بەرزستانە باسی دەکەن کە ئەمە بەڕاستی لێدان لە پرسی شکۆپارێزی و لە کەرامەتی مرۆڤەکان و کەرامەتی ئەو چارەویستانی کە بەو نیازەوە هاتوون بۆی کە چارەسەر وەربگرن و بەتایبەتی ئەم بابەتە لە نێوانی پزیشکانی دەرونی لە یاساناسەکان لە مامۆستایانی ئاینی بۆ سەرجەم سێکتەرەکانی دیکەی گرتووەتەوە. پاش هەستکردن بە بەرپرسیارەتی بەوەی کە ئەم پرسە لە کوردستان و لە ناوچەکە پرسێکە کەوتۆتە ژێر مەترسیەوە کە ئەبێت شوێنێک هەبێت کە بێت پێگەیەک هەبێت کە بێ هۆشیارکردنەوەی بوونی هەبێت بۆ ئەوی کە پیشەکارانی بەڕێز کە پزیشکان دەرووناسان یاساناسان مامۆستایانی ئاینی ئاگادار بکرێنەوە کە ئەو کەسەی دێتە لایەن نهێنیەک باسەکە لە کێشەکەیان بە ئامانجی ئەوە نییە کە دواتر ئەم شتە باز بکرێتەوە بۆی کەسەکە دواتر تووشی تەنگژەی دەرونی بێتەوە بە جۆرێک ناوی بزڕێن بێت. سازکردنی ئەمەڕاستیمی ئەمڕۆ ئێمە بوو ئەوەیە کە ئەو بەرپرسیارەتە بدەینەوە بە ڕای گشتی، ئەو بەرپرسیارەتە بدەینەوە بە ڕای گشتی کە هەموو تاکێکم کۆمەلگایە بەرپرسیارە بەرامبەر ئەم پرسە کە ئەبێ پرسی شکۆپارێزیە. بەڵێ بێگومان ئەم بابەتە لە زۆرنەی سەکتەرەکانەوە وەکو بە کەمتەرخەمی و پشتگوێ خراوە بۆ ئێمە هەستمان بە پرسیارەتی کردووە کە ئەم هەڵمەتەمان ڕاگەیاندووە و ئەم هەڵمەتە زۆر گرنگە ئەم گەڕا بڵێم کە ئەم هەڵمەتە ئێمە خاوەنی نین و هیچ کەسێکیش خاوەنیە، بەڵام هەموو کەس خاوەنیەتی واتە هەم بێخاوەنە هەموو کەسێکیش خاوەنێت چونکە پرسێکە پەیوەندی بە تاک بە تاکی کۆمەلگاکەمانەوە هەیە. مەراسیمی پێدانەوەی بەرپرسیارەتی ئەخلاقی پیشەیە بۆ پاراستنی نهێنی چارەویستان لە چوارچێوەی شکۆپارێزی هەڵمەتی هۆشیاری ئەخلاقی پیشەی بۆ پاراستنی نهێنی چارەویستان شەپۆلێکی پێچەوانەیە بە ئاراستەی ئەو دیاردەیە کە لە کۆمەلگای کوردی لە مێدیاکان ئەمڕۆ ڕوودەدا کە شتێکە نەیاساییە نەپەیوەندی بە ئەخلاقی پیشەیەوە هەیە، ئێتیک یاخود زانستی و نە کۆمەڵایەتیە نە ئاینیە. ئێمە ئەو شەپۆلە دروستەکەین بۆی ئەو بەها ناجۆرە کە دێتە ناو کای کۆمەلگای کوردی تەنانەت بواری زانستیشی گرتوتەوە پێچەوانەی دەکەینەوە. گروپێکی هەرەوەزین خۆبەخشین ماوەی 5 مانگە ئەم هەڵمەتەمان ڕاگەیاندووە. ئەمڕۆ ئەم مەراسیمە ئامانج لەی پێداوانەوەی ئەو بەرپرسیارەتیە. ئێوە هیچ ئێوەیانەیە هەڵمەتێکە بۆ فێربوون بۆ بەمەدەنیکردنی کۆمەلگاکەمان ئێمە دەمانەوێت بیری خۆمانی بێنینەوە وەک پیشەکار کە ئێمە لە ژێر سوێندێکی یاساییداین و بەگوێرەی ئەو سوێندە پابند کراوین بەوەی کە نهێنی پیشەکان هی خۆمان پارێزین و نهێنی و داتا و کەیسەکانی چارەخواز هەر هەمووی محافەزە لێ بکەین و بە ئەمانەتەوە تەعاملی لەگەڵاکەین و بەبێ ڕەزامەندی ئەو کەسەی کە کێشەکەی هێناوەتە لامان ئەو چارەویستە بە ڕێزەی کە هاتووە داتا و کەیسەکانی کێشەکانی خۆی پەخش کردوێتەوە بۆ لای ئێمە بۆمان نییە ئەم داتا و کەیسانە بەرینە دەرەوە و لە میدیا لە سۆشیال میدیا قسەی لەسەر بکەین و بە شێوازێ لە شێوازەکان بازرگانیکی ڕووپۆشکراوی پێ بکەین بۆ خۆناساندن یاخود دروستکردنی ئیگۆیەک بۆ خۆت یاخود بامان شێوە زیادکردنی لایک و کۆمنت کە لەم زمانی ئێستاە زۆر بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە لە حاڵەتەوە خەریک بوو دەبوو بە دیاردە بۆیە ئێمە بە ضرورەتێکی حتمیمانزانی وەکو ئەرکی ئەخلاقی خۆمان وەکو ئەو سوێندەی کە خواردومانە وەکو ئەو هەوڵانەی کە لە چوارچێوەی سندیکاکانی خۆمان و پیشەکانی خۆمانە بەپێویستمان زانی کە ئەم هەڵمەتە ڕابگەێنین وە درێژترین هەڵمەتی یاسایی و هۆشیارکردنەوەی لە ماوەیەکی 5 مانگ زیاترا کە ئێمە خەریکین کار لەسەر ئەم بابەتەکەین بە تەنها بە خاتری ئەوەی کۆمەلگا هۆشیار بێتەوە سەبارەت بە مافەکانی خۆی. من بۆ خۆم ئەوەندەی ئاگام لێ بە سوپاسەوە داواکاری گشتی بەردەوام لەسەر خەت بووە بۆ هەر یەکێ لەو گرفتانەی کە ڕووی کردوێتە کۆمەلگاکە لەگەڵ بەرەو پێشوونی تەکنەلۆژیا لە نزیکترین لەو حاڵەتانەیە بابەتی سنووردارکردنی بەکارهێنانی ئەوانەی کە پیانەوتن بەداخەوە تیکتۆکچی لە کاتێکا زۆر دەستەواژەی نەشیا و کاری نەشیاویانەوت و قسەیان دەکرد بۆیە بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی ئاسایش لەگەڵ بە هاوکاری دادگا و بە هاوکاری داواکاری گشتی توانیان سنوورێک بۆم دیاردەناشینەدا بنێن بۆیە ئەم هەڵمەتەش ئەچێتە خزمەتی ئەو پرۆسەیەوە. لە قۆناغی ئێستا ئێمە کارمان لەسەر چارەخواز کردووە پاراستنی داتا و کەیسەکانی چارەویست یاخود چارەخواز
لە قۆناغەکانی کە ئەکرێ ئەم بابەتە فراوانتر بکرێت هەرخۆی بەڕاستی بابەتێکی زۆر فراوان و زانستیشە. گروپێکی یان تیمێکی با بڵێین خۆرسک دروست بوو زیاتر لە سوۆشال میدیا چالاکیەکانمان کرد و دواتر بە باڵکردنەوەی چەندین هۆشیاری و بەرنامەی با بڵێین پلتفۆرمی سوۆشال میدیا گەیشتین بم قۆناغی کە ئەمڕۆ هاتووین لێرە ئەم ئیڤێنتەم چالاکیەکەین. ئێمە دیقەتماندا با بڵێن وەکو کۆمەڵێک پیشەکاری پرۆفشناڵ لە مەجالەکەدا دیقەتماندا کە بەڕاستی زۆر جار کەرامەت و شکۆی ئەو کەسانەی کە دێن داوا لە ئێمە دەکەن لە ئێمەکە بۆ وەرگرتنی چارەسەریەک بۆ با بڵێن وەرگرتنی هاوکاریەک ئینجا لە ڕووی یاساییەوە بێت لە ڕووی دینیەوە بێت لە ڕووی توبیەوە بێت زۆر جار دەبینین لێرە و لەوێ لە هەندێک لە کەناڵەکان لە هەندێک لە مینبەرەکان لە هەندێک لە شوێنی تر کەرامەت و شکۆی کەیس با بڵێن باش ناپارێزرێت یاخود نهێنی کەیس بەڕاستی ئەدرکێنرێت. ئەمە علامەتی ئەوەیە کە تۆ مەشغوڵی خۆت نیت سەنتەری ئیشکردنی خۆی هەواڵەکانی خۆ